ئەم گەڕانەوەیان بۆ بەغدا ئەم زەلیلبوونیان بۆ بەغدا ئەمیکە اقتصادی سەربەخۆی کە ئیدعایانەکە دروستیکەن ئەو پشوبوونەوەی قەواری هەرێم هەمووی ئەمانە موقعێتی بنەماڵی بەرزانی و بنەماڵی تاالبانی گۆڕیوە ئەو پێگە و جێگە و ڕێگەی کە پێشتر لە ململانی سیاسی عێراقا بە دوای ڕوخانی حکومەتی بەعسەوە ئەو جێگە و ڕێگەیان نەماوە و ناچارن هەموو بە هەر جۆرە بێ بە هەر شێوازێ بێ حتا تەنازولی گەورە بکەن بۆ حکومەتی عێراق و لەگە حکومەتی عێراقا ڕێبکەون ئەوە سیاسەتی ئێستایان ئەمەیە جا هەتا هەڵبژاردنەکەیان چۆنە بێ پێگە و جێگە و ڕێگەی سیاسیان لە موقعیەتی عێراق و کوردستانە چۆنە بێ ئەوە شتی مەسائلی دواترن کە بۆچینی من پارتیۆچێتی حکومەت عێراق نایە لە نایان بەرێ ئیشی پێیانە و ئەوێ ئیداری کوردستانیان بۆ بکە ئەوانش مەجبورن بەم ئاستە بە ئاستە لە ئیداری ناوچەکەیە و دەور و جێگە و ڕێگەیان بدوێ و ئاڵوگۆڕانی تازانی کە ڕووە لە ناوچەکەیە زۆر تەبیعیەکە هەم پارتی یا بنەماڵی بارزانی ئەم بنەماڵی تاالبانی جۆرێک زیاتر سەرکاری خۆیان لەگەڵ ئەوەیە بگونجێنن لەم ئارامبوونەوەی ئەم فەزا سیاسی ئاڵوگۆڕ تازانی کە لە ناوچەکەیە خاوی لە ڕووبە و زۆرتر ملکەچیەوە بن کە لە پاڵ حکومەتی عێراقا وەکو دوو هێزی سیاسی ئیداری کوردستان بە ئەشکارێکی کەمتر لەو خەوارەی کە پێش لە وەکو حکومەتی هەرێمەیە بووە جۆرە کوردستان بۆ حکومەتی عێراق ڕابگرن